لە ناوچە ئازادکراوەکانی شاری مووسڵدا هەروە دێ و زیاتر بازار دەبوژێنەوە و بێ لە پێداویستی ڕۆژانەکانی خەڵک بازاڕەکان بۆ یاریەکانی منداڵانیش کراونەتەوە وەک کاردانەکان دەڵێن داواکاریەکان بۆ یاریەکانی منداڵان زۆرن و ئەو کاتەش کە ئەو ناوچانە لە ژێردەستی دەوڵەتی ئیسلامیدا بوون یاریەکانی منداڵان وەک بووکەشوشە و ئەگەر بووکەشوشەکە کچ بواە ئەوە دەبواە دەموچاوی دابپۆشرایە و تەنها چاوی بەدەرەوە بواە. کاردارێکی تریش باس لەوە دەکا ئێستا هەر جۆرە یاریەکی منداڵان بیانەوێت لە بازاردا هەن و وەک کاتی داگیرکردنی داعش نییە کە زۆر جۆری یاری منداڵانیان قەدەغە کردبوو. زۆرێکیش لە دانیشتوانی ناوچە ئازادکراوەکانی مووسڵ دەڵێن تێرۆریستانی دەوڵەتی ئیسلامی هەرگیز موسڵمان نین و ئەوانە ژیانی منداڵ و خەڵکیان وێران کردبوو هەروەها تەنانەت خوێندنگاکانیشیان تێکدا بوو.